كدكتورێک چارەسەری مرۆڤێک دەکاتن تاسە خێریە یامە پێچەوە والله کاگە تۆ لێرشینە جێی پەنجەی دیارە دوعای بەخێرم لۆ کە زۆر لە بەرنامەکانیش باسم کردی نەبتە مەتحی بەڕۆڕوو ئەمە شانازی بۆ جۆرە دکتۆرە و ئەو نوع درسۆزەوە دەکەین و کاری دکتۆریش ئەوانە گیانی خەرچیان لە بندەستیە خوای پەروەردگار دەفەرمێ من أحياها فكأنما أحيا الناس جميعا كسك لمردن رزقاك وكوي ويا سرتا بيسر جوي زي رزقاك كلبي دكتور زورن بلام چند دكتور ديارن دكتور زورن بلام چندي فعالن دكتور زورن بلام چندي لبرجون دي فقير وهجارانا يعني استير بيت لانيك لبو هجار وكم درامتك عند اليوم إن شاء الله أو بيا وأخوي جورا درجة عالية ذاك الدنيا ولا قيامات هوا و ئاواتی سەرکەوتنی بۆ دەخوازی ان شاء الله پرۆژەکەشی گەورەتر دەبی مەشروعەکەی و داواشمە لە هەموو دڵسۆزان دعمی ئەو جۆرە کەسە بکەن جا ئەوەی پێی دەکرێت لە هەر ئاستەشی لە هەر بوارەکی چ بە پشتگیری بە هەر نەو عەجیبی پیاوی دڵسۆز و پیاوی باش پێم خۆشە برەوی پێ بدرێ بەدەو پێشیەوە ان شاء الله مەشروعەکەی گەورەیە فکرەکەشی زۆر واسعە جێ هەموو خەڵک دەبتەوە رب العالمین موفقی کە دەستی بکاتە شیفا و بەرەکە لە بۆ خەڵکەی عملیاتەکان نەجاحەت بینن نەخۆشەکان لای رب العالمین شیفایان بدا زۆر خۆشحاڵم بە دیداری کاک دکتۆر دلێر یەک لەو دکتۆرە بەڕێزانەیە وەکو سمبول و ڕەمزەشی شاری هەولێریە چۆن کۆمەڵک مامۆستا هەیە دڵسۆزە و کۆمەڵک دکتۆری باشمانەیە بەڵام دکتۆرە بزانام ڕقەمێژی و بەردەکەوی یعنی هیوادارم دکتۆرە بەڕێزەکانی تریش چاوی لێ بکەن. میهرەبانی دڵسۆزی و رێزانی